ئەنجا بۆچی دەبێ ئێمە چاومان بپارێزین؟ ڕەنگە زۆر کەس پرسیار بکات بڵێ باشە بۆچی دەبێ ئێمە چاومان بپارێزین؟ یەکەم دەڵێن لەبەرەوە ئینسان فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ بکات، چونکە خوای گەورە پێمان دەفەرمێ قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم، بڵێ بە ئیمانداران با چاویان بگرنەوە. دەی بەڵێ گەورەترین گەورەیش ئەوەیە کە ئینسان فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ بکات، چونکە ئێمە بەندەی خوای پەروەردگارین، دەبێت لە ڕاستیدا پابەندی بڕیارەکانی پەروەردگاری خۆمان بین. دووهەم دەبێت چاوەکانمان بۆیە بگرینەوە بۆ ئەوەی کە دوور بین لە کاری خراپتر، چونکە نەزەر مقدیمەیە بۆ کارێکی گەورەتر و بۆ خراپەی زیاتر و بۆ نائارامی و شڵەژانی دەرونی لە ئینساندا، بۆ ئەوەی فکرمان دامەزراو بێت، بۆ ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەلامەت بین، بۆیە دەبێت چاوەکانمان بگرینەوە. سێهەم بۆیە دەبێت چاوەکانمان بگرینەوە بۆ ئەوەی زەمانەتی بەهەشت وەدەستبێنین، ئەوەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئێوە زەمانەتی شەشتم بۆ بکەن ئەمن زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. دەی یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێ وغضوا ئەبصارەکم، چاوەکانتان بگرنەوە ئەمنیش زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. ئەوە یەکێکە لەو شتانەی کە زەمانەتی بەهەشتی پێوە بۆ ئینسان. چوارەم بۆیە دەبێ ئێمە چاومان بگرینەوە لە ئاستی حەرامدا دایخین، چونکە لە ڕاستیدا خەتەری نەزەر هەر زیانەکەی لەسەر چاو ناوەستێت و هەر زیانەکەی تەنها بۆ چاو نییە، بەڵکو ئیستقراریەتی دڵ و فکری ئینسان ناهێڵێت، ئینسان بەرەو قەلەقی دەبات. هەروەکو دکتۆر یوسف قەرزاوی گوتوویەتی لە ڕاستیدا نەزەر و چێژوەرگرتن لە نەزەر خەتەرەکەی تەنها بۆ سەر داوێن پاکی نییە، خەتەرەکەی تەنها بۆ سەر داوێن پاکی و بۆ سەر چاوی ئینسان نییە. ئەی بۆچییە؟ بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا سەرڕای ئەوەی کە مقدیمەی گوناهێکی گەورەترە، بەڵام جێگیری و ئارامی دڵ و دەرونی ئینسان ناهێڵێت، قەلەقی لە ئینساندا دروست دەکات، شڵەژان لە ئینساندا دروست دەکات، ئینسان بەرەو خەیاڵات دەبات، ئینسان لە ژیانی جددی دوور دەخاتەوە، وای لێ دەکات هەمیشە لە خەیاڵاتدا بژیە کە ئەمەش لە ڕاستیدا گەورەترین تاوان و گەورەترین خراپە ئەوەیە کە ئینسان لە ڕووی دەرونیەوە باری دەرونی تێکچیت، دواتر تووشی نەخۆشی زەرسەیش دەبێت.